لەو ڕۆژەوەی گۆڕستانی هەرمۆتا هێرشی کراوەتە سەر و شەوێنراوە، گوندی هەرمۆتە لە قەزای کۆیە وەک زۆرێک لە ماتەمی پێوە دیارە و هەم پۆل خەڵک لە کۆیەوە سەردانی ئەم گوندە دەکەن و دڵنەوایان دەکەن و هەم خەڵکیش گوندەکەش بۆ خۆیان بە بەردەوام لە دانیشتن و کۆبوونەوە و دڵنەوایی یەکتردان. من هاوڵاتیانی ئەم گوندە دەدوێنم، یەکێک لە هاوڵاتیانی کە زەرەر بە گۆڕی باوکی کەوتەوە، گۆڕی باوکی تەنانە شێوێنراوە. سڵاوت لێ بێم کاتت باش. ئێستا دۆختان چۆنەکە 3 ڕۆژ بەسەم ڕووداودا تێپەڕیوە بۆ خی دۆخەکە تۆزێک تقریبان هەر وەک تەعزیەک وایە گۆڕەکان هەموو شێوان دراین عالم شێوە کەسێکی بێ بەزەی ئەو شتەی کردیە شتێکی زۆر ناخۆشەیە چی میلەتی کۆیە هەمووی هاتنە سەر قەبران هەمووی خەمخۆری مەنا شتەکە هەربێ قانونی کرایە. ئەوە تا چەند ئێوەی دڵخۆش کرد کە خەڵک دێن تا چەند بۆ مای دڵنەواییتان کە خەڵشکوێ دێن سەردانتان دەکەن؟ وەڵا ئێمە مەمنونی خەرچی کۆینە بە هەموو دایر و دەستداکان هەمووی سەردانمان دەکەن هەموو ڕۆژێ دێنە سەر گۆڕستانەکە و هەموو ڕۆژێ دێنە ئاوای لە قاعی دادەنیشن و بە خەمی میلەتی هەرمۆتەنەوە. چیتان پێ دەڵێن کە دێن؟ وەڵی دەرێن ئیشاءڵڵا ئەوانەی شتیوایان کردیا دەیان دۆزینەوە. بەێ پێتان وایە ئەمە هەوڵێک بوو بۆی کە ئاژاوێک لە بینی ئێوە موسڵمانەکاندا بنێتەوە؟ طبعاً هەر شتەکی هەروایە لە بینی ئیسلام و دیان شتەکی وایان کردیە بەس ئیشاءڵڵا ناگەنە ئەو ڕۆژێکە و ئاژاوی دانێنەوە بە قوتر دەبین. کۆیە خانیەکی لێ نەبووە ئەو گوندی هەرمۆتەی هەبووە هەر یەک خانی لێ نەبووە چۆلیشمان نەکردیە قەتی چۆلی ناکەین لۆیان. ئێوە دەڵێن پێمان وایە ئەمە هەوڵێکە بۆ تێکدانی پەیوەندیەکانمان. پێتان وایە بەم سەردانیکردە وەڵامێکی پێچەوانە وەرگیراوە لەلایەن ئەو کەسانەی کە نەکەرێ پەیوەندیەکانتان تێک نەچوو بەڵکو پەیوەندیەکانتان پتەوتر بوو؟ بەێ طبعاً هەر پەیوەندیمان گەلک بە قوتر بووە لە جارانیش. ئێستا هەر هەموو میلەتی کۆیە خەمخۆری هەرمۆتەنە هەموو ڕۆژێ سەردانمان دەکەن دەیەنە سەر قەبرستانان زۆر باشن. ئەمە مای دڵخۆشیە بۆ تۆ کە گۆڕی باوک لەوێ شوێنراوە و خەڵک دێ دڵنەوەی دەکەن؟ بەێ تەمان گۆڕی بام یەک لەوان گۆڕی بامە بە بێزەی هەمویان شکاندین و تەبەن کە مردیەک بمری خوا عەفوی کردیە کەس دەستی لێ نادا. ئەوان نازام شتیوان لۆ کردیە و نازانین ئاژاوە جێڕیە نازانی چێشتی. ئێستا لای ئێوە ڕوون بۆ تۆ چی ئەمەی کردویان تۆمەتبار و تاوانبار هیچ دیارە؟ نانە کەس نازانی چێ کردیتی کەس نازانی نایز نارن کەس نازانی چێ بۆ چێ نەبووە. چاوەڕێ دەکەن یان ئیشاڵڵاتان زۆرە لە داهاتوودا ئاشکرا بکرێمە؟ ئیشاڵڵا ئاشکرا دەبی و بە جەزای خۆی دەگا.